یەکێتی بە بافڵ تاڵەبانی کۆنتڕۆڵ ناکرێت و سەرکردە کۆنەکان بایکۆتی دیداری حیزبەکەیان کرد. سەرکردە کۆنەکانی یەکێتی دیراسی جوڵەی سیاسی نوێ دەکەن. دوێنێ لە شاری سلێمانی دیداری یەکێتی ڕاکخرا کە هەریەکە لە بافڵ تاڵەبانی و قوباڵ تاڵەبانی برای سەرۆکایەتی دیدارەکەیان کرد. ئەوەی جێگای سەرنج بوو زۆربەی سەرکردە کۆنەکانی یەکێتی بایکۆتی دیدارەکەیان کرد. بە پێی زانیاریەکان هەریەکە لە بەرهەم ساڵح، حاکم قادر، عومەر فەتاح، عەدنانی حەمەیمینا، مەحموود سەنگاوی، شاڵاو عەسکەری، سەعدی پیرۆ و فەرید سەرسەد بەشداری دیدارەکەیان نەکردووە. دوای دیدارەکەش بافڵ تاڵەبانی سەردانی حاکم قادری کرد. بە پێی زانیاریەکانی تیوار ئەو سەرکردە کۆنانەی یەکێتی جگەلەوەی ناڕازین ئەو کات هۆشداریشیان داوە بە بافڵ تاڵەبانی کە هەروە ئاسان دانانیشن و سێری پەراوێزخستنی خۆیان بکەن. بافڵ تاڵەبانیش ترسی هەیە لەوەی ئەو سەرکردانە جوڵەی سیاسی بکەن، بۆیە هەر چۆنێک بێت دەیەوێت ڕازیان بکات لە ناو ئەنجومەنی باڵایی بەرژەوەندەکانی یەکێتی ببنە ئەندام کە شێخ جەعفەر بڕیارە سەرۆکایەتیان بکات. بەڵام بە پێی زانیاریەکانی تیوار ئەو سەرکردە کۆنانە نایانەوێت بگەڕێنەوە و پێیان وایە بە تەواوی پەراوێز خراون. هەر بۆیە دیراسی ئەوە دەکەن کە جوڵەی سیاسی نوێ بکەن. ئەمەش گەورەترین ئاستەنگ و گرفت دەبێت لە بەردەم بافڵ تاڵەبانی و دەباشاندا.